بۆ قسەکردنی زیاتر ئەوە میوانمان لەگەڵا سەبارەت بەم تەوەرە کە قسەی لێ ئەەکەین بەش نییە ئێمە جەخت بخەینە سەر دروشمی تەوەرەکە وەڵام بەگشتی باسی لاوانەکەم بەگشتی باسی دۆخی لاوان لە کوردستانەکەم کە میوانەکەم کە ژان محەممەد ئەندامی مەکتەبی سکرتایەتی یەکێتی لاوانی دموکرات کوردستانە بەخێر هاتنی سەرچاوە ڕۆژێکی پڕچالاکیت بۆ خوازم ڕۆژێکی پڕوزە هیوادارم کە هەروەش دەسپێکسپاس دەکەم لاوین زەڕۆرەکەوا بین پێویستە یان کەژان لاوی هەرەوەی کە بە تەمەەن بێ بەڕای تۆ یان لە دڵەوە لاو بێت کەسەکە و چالاک بێت هەتاوەکو ئینسان تاقە و توانە وزە و با بڵێم ئینرجیەکی وایتیا بێت کە بە بەردەوامی لە گەشە و نمە و با بڵێم پێشکەوتنا بێت ئەو تاکە و کوتاکێکی گەنج لاو با بڵێم حساب ئەکرێت گرنگ نییە ڕقەمی یاخود ژمارەی تەمەنی چەنە گرنگ ئەوەی تا چەند ئەتوانێت بەرهەمی هەبێ بۆ کۆمەڵگاکەی تا چەند ئەتوانێت خۆی تاکێکی زۆر زۆر ئاکتیڤ و تەندروست بێت کەواتە ئەوە هەر ژمارەیە و ئەڕوا با بڕوا گرنگەوێت تا چەندێک دەتوانین چالاکبین ئەم بەیانەمانوێت ئەو چالاکیانی کە ئێوە ئەنجامی ئەدەن هەمووی بخەینە ڕوو ئەوەتر لاوەتیتان دەرخین لاوەتی خۆمیش دەرخەم لەگەڵ ئەوە باشەکە ژان با پێش ئەوەی کە پرسیارەکەم زان پەیامت لەم ڕۆژە بۆ لاوان وەکو لاوێک لە ڕۆژی جیهانی لاوان بۆ هەر لاوێک چییە؟ لە تۆ دەست پێ بکەم ئەم ڕۆژە لە تۆ پیرۆز بێت لە سەررجەم لاوان کچ و کوڕانی هەرێمی کوردستان و لە دەرەوە هەرێمی کوردستان و لاوانی جیهان بە گشتی پیرۆز بێت سەرەتا گەلەوە دەستی پێ بکەین ئێمە وەکو یەکێتی لاوان دیموکراتی کوردستان بەجددی تەنیا ئاکتیڤیتیەکانمان لێک ڕۆژە چڕ ناکەینەوە کۆی ناکەینەوە ساڵێک چاوەڕێکین لە ڕۆژێکە ئێمە قوی خۆمان یاخود بڵێم جموجۆڵی خۆمان زیاتر دەرخین بە بەردەوامی لەبەر ئەوەی کە لاو وای پێویستە بە بەردەوامی ئێمە ماگانە هەفتانە ئەو چالەکانی کە لە سەرتاسەری جیهان ئەکرێت سێمینارە کۆنسێتە ئەکتیڤیتیەکانی با بڵێم کەوا ئەکات لاو ئینگیج بێت لەگەڵ کارە خۆبەخشیەکانە یا بڵێم ئەو خولەکردنەوەی ئەو خولانەیە کە وا لاوەکات لاوێکی ئەکتیڤ بێت دروست بێت پەرە بە تواناکانی بیرێت بە بەردەوامی ئێمە ئەمان ئاکەین لەبەرەوەی کە هەر کۆمەڵگایە کە جست و چالاکی یاخود بڵێم ئەکتیڤیتی لاوەکانی ڕاوەستا بە کۆمەڵگایەکی مردو ئەتوانرێت هەژمار بکرێت و بە پێچەوانەکەشیەوە هەرێمی کوردستانش خۆش بەختانە لە نیوە زیاتری لاو پێکی هێناوە ئەو تەمەنە پێکی هێناوە کە تەمەنێک ئەتوانێت بنیاتی بنێت ئەتوانێت با بڵێم کۆمەلگاکە بنیاد بنێت ئەتوانێت کۆمەلگاکە بەرەو پێشەوە ببرێت داهاتوی کۆمەلگاکە لە سەرشانی ئەوە بۆیە بۆ ئێمە لە زۆر شوێنی تر زەڕورترە کە بە بەردەوامی ئێمە ئەو ئەکتیڤیتی و ئەو چالاکیانەمان هەبێت نەک تەنیایەکێتی لاوان دیموکراتی کوردستان خۆشبەختانە ماوەی ساڵەکە دەستا و دەست لەگەڵ ڕێکخراوی لاوەکانی سەر بە پارتە سیاسیەکانی تریش ئەمە زۆر باشە دێمە سەر ئەو پرسیارەکە بزانم لەگەڵ کوێیە کۆنتاکتان هەیە و کۆنتراکتان هەیە چی ئەکەن بەڵام بێگومان لەو ڕۆژانی کە تایبەتن بۆ نمونە بڕوارێک دائەنرێت کە ئەم ڕۆژە ڕۆژی لاوانە لەو ڕۆژانە زیاتر چالاکیەکە چڕترە بێت چگە لەوەی کە مثلەن کاتەکانی تر بۆ نمونە باست کرد کۆنسێرتەکرێت و چالاکیەکرێت و کۆنگراکرێت با بزانم لەمڕۆ چالاکیەکانتان لە کووا چڕ کردوتەوە بەڵێ سۆمەخان ئێمە لە زاخۆ تا خانەقیم چالاکیمان ئامادە کردبوو و چالاکیەکانمان زۆر متەنەوە و ئەهمە چەشن بوو و تقریبەن تا هەفتەی ڕابردوو گەشتە ستێپەکانی کۆتایی ئامادەسازی و ئامادەکاری بەڵام زۆر بەداخەوە بەهۆی بەرزبوونەوەی پەتای کۆڕۆنا لە هەموو چالەکیەکان تەجمید کرا بۆ ماوەیەکی کاتی ئێمە ڕامان نەگرت لە بەروی ئەتوانین ئەگەر لە 12 شیشانە بێت لە ڕۆژێکی ترا بیکەین بەڵام بە زەڕور مازانی کە پاراستنی تەندروستی و گیانی خەڵکو و لاوەکانمان باشترە لەوەی کە ئێمە چالاکیەکەین و خوا نەخواستە بەشێکی تر لە لاوانمان تووشی پەتای کۆڕۆنا بن جا بەم هۆیەوە ئەنی ئێمە هەموو ئامادەسازیێکیشمان تقریبەن کردبوو ڕاوەستین لە چالەکیەکانی ئەمڕۆمان و دوامان خستۆ بۆ کاتێکی تر بەڵام هەر ئەنجامەدرێت چکە بە بەردەوامی ئەم ئەکتیڤیتیانە ئەکەین و ئەش بێت کەوا بێت باشە خاتکەژان تۆ لە ناو جگە لەوەی کە خۆت لاوی ڕێک لە ناو چەقی سنتەری شوێنێکی کە ئاگاداری کاری لاوانە ئیدوارد کە تیۆرۆزانێکە ئەڵێت ئەگەر پەپولەیەک لە چین بە بەردەوام باڵ لێبات ئەتوانێت گەردەلوو لێ دروست بکات هەتا وەکو ئەمریکا و گەردوو لە لێ بڕوادات پەپولەیە بۆ بچکۆلەیە جاوەرە ئەگەر ئێمە لاوەکانمان بەیەکەوە دەست بکەن بە ئەنجامدانی کارێک حەزەکەم چون لە ناو چەقی لاوانی پێم وڵی ئاستی
ئەکتیڤ بوونی لاوی کوردستان چۆنە چۆن ئەیبینی ئەکتیڤن؟ سۆڤان خان ئێمە لە مانتیقەیەکی زۆر گەرمە ئاژین بە بەردەوامی با بڵێم گەرم لە ڕووی سیاسیەوە لە ڕووی جم و جۆڵەوە لە ڕووی گۆڕانکاریەکانەوە و هەرێمی کوردستان لە دیدی من و لە دیدی سەرجەم لاوەکانی هەرێمی کوردستانە ناوچەیەکە کە لە هەموو شوێنەکانی تر بۆ ئێمە زەڕورترە تاوەکو بتوانین بە بەردەوامی بە شێوەیەکی پارێزراو بهێڵینەوە ئەوەشکی ئەتوانێت بیکات. لەواچێ لە ئێستاە هەنێ دامەزراوی تر بتوانێت بەڵام لە داهاتووە ئەمە لاوەکانن ئەم دووبارە لەم دامەزراونە دەوری خۆیانە بینین بۆیە زەڕورە ئێمە تا چەند بتوانین بزانین پەروەردەی ئەم لاوانەمان لە ئێستاە چۆن و لە چه ئاستێکایە و بەروکیەوە ئەڕوات زۆر بەداخەوە لەم چەند ساڵانەی ئەخیرە لە ڕێی میدیا لە ڕێی سوۆشیال میدیا لە ڕێی هەنێ دامەزراوی نامەسئول لاوانمان بە شێوەیەکی کوێرانە ئاراستە ئەکران ئەتوانم بڵێن لاوەکانمان تا ڕادەیەک ناتوانین مطلق بین لاویشمان هەیە زۆر بەرهەم هێنەرە و زۆر ئەکتیڤە و بەڵام ئەگەر بیتە سەر ڕێژە بەڵێ ئەو لاوانی کە مشەخۆری پێ ئەوترێت ئەو لاوانی کە بەرهەمی نییە زیاترە ڕێژەکەی جا چۆن ئەمە بتوانین با بڵێم کۆنتترۆل بکرێت بە هەموو لایەک ئەکرێت تەنیا بە ڕێکخراوەکانی لاوانی یەکێتی لاوان دیموکراتی کوردستان ناکرێت بەس دەتوانم بڵێم دەوری سەرەکی ئێمە ئەتوانین بیبینین لاوانی ئێمە ئێستا لاوانی هەرێمی کوردستان تووشی تا ڕادەیەک ئەتوانم بڵێم سەرگەردانی بووە لەوەی کە لە واقع ئابژیان لەو دنیا خەیاڵی ئابژی کە بەشێک لە سوۆشیال میدیا پیشانی ئەیات بەشێک لە کەناڵی سێبەر پیشانی ئەیات بەشێک لە جیهەت پیشانی ئەیات کە خۆشی لە واقعەیە ناژی کە پیشانی ئەم لاوەیەت بۆی ئەمە زۆر زۆرە بۆ ئێمە بتوانین یەک لاوانمان وا لێ بکەین لە واقع ئابژین دوو لاوانمان وا لێ بکەین کە بەشێک بن لە بنیادنا بەشێک بێت لە هەستکات کە تاکێکە پێویستی بەوەیە کۆمەلگاکەی پێویستی پێێتی خێزانەکەی پێویستی پێێتی ئەگەر وایە ئەبێوێ استراتیژیەکتان هەبێت بەڵێ ئێوە چقی ئەو استراتیژیان بۆ لاوان چۆن بیان هێنە جۆش چۆن ئەو کارانیان پێ بکەن چۆن هەستی بەرپرسارەتیان لەلا دروست بکەن لە لاوێکی مستەهلکەوە بەکارهێنەرەوە ببێتە بەرهەمهێن چۆن کارتان بۆ کردو چۆن؟ سۆڤان خان ئێمە لە ڕێی چەند چالاکێکی جیاواز و جارێ سەرەتا زەڕورە کە لاو خۆی بناسێت ئاشنا بێ بە تااق و توانای خۆی چاوەڕی دەستی هیچ کەس و هیچ لایەنێک و هیچ جیهەتێکی تر نەکات تاوەکو و ئامادەسازی بۆ بکات و شت بێنێتە بەردەمی بڵێ فەرمو ئەمە یەک کاتێک کە ئەم لاوە هەستی بە تااق و توانە وزەی خۆی کرد متمانی بە خۆی بۆ دروست بوو ئەتوانێت ئەمە ئەکید لە ڕێی دەورات و خول و ئێمە چالاکیە جۆراجۆرەکانمانەوە ئێمە هەوڵ ئەین کە ئەم تاکە ئەم لاوە بێنینە سەر ئەم ڕێچکەیە ئەتوانێت لە دوای ئەوە ستێپی دواتری پەرە بەخۆی بە پەرە بە توانایەکانی یاخود توانایەکی دیاریکراوە بات کە خۆی تایەتی لە دوای ئەوە هەوڵات ئابوورێکی سربەخۆی هەبێت هەوڵ نایەت کە جیهەتێک بە شێوەیەک بیخاتە سەرکار و موچێکی محەددی باتێ و کێشێکی گەورەیە کێشێکی گەورەیەمان کە کۆتایی بە پلەکان ینی قۆناغەکانی ئەوە چاوەڕوانی تاوانیشی نییە لەبەر ئەوەی کە وا فێر کراوە وا فێر بووە و لەوە ئەچێت ئەویش مەزلوم بێت و ئەویش تا ئەم مەرحەلەی تەمەنی هەروای تێگەیەنرابێت و هەروە ئاراستە کرابێت ئەمە خۆی لە خۆیان کێشێکی با بڵێم سەرەکیە کاتێک کە گەشت لەسەر ئەو قەناعەتی کە ئەم پێویستە تااق و توانایەکی تایبەت بە خۆی هەیە بەتەکید بەکەمیش ڕازی نابێت خۆی ئەڕوات بە دوای ئەوەی کە چۆن ئابووری خۆی سربەخۆکات کە ئابووری خۆی سربەخۆ کرد اینجا وردەوردا یعنی شتەکانی تر ئەڕواتە سەر ڕێچکەی خۆی و ئەتوانێت کە ژیانێکی سابتی هەبێت و سەقامگیری هەبێت و داهاتوێکی ڕوونی هەبێت و هەست بە مەسئولیت کات دەستکات کە ببێشێکە لە کۆمەلگا ئەمە هەستکات کە نەوەکانی دوای ئەو چاوەڕی دەستی ئەمن دوو ڕۆژی تر کاتێکە ئێمە ڕاپەڕین کرا ئێمە خەبات کرا ئێمە ئازاد کراین ئەمە کێ کردی خۆ ئەو کەسانە کردیان کە لە تەمەنی ئێمە هەبوون لەو کاتەیە ئێمە دوو ڕۆژی تر کاتێکە 10 ساڵ 15 ساڵێکی تر کا لەم تەمەنیان نەماین ئەبێ بزانین چیمان کردو لەو تەمەنەیە بۆ نەوەکانی داهاتوومان وتی چاوەڕێمانەکات دواتر سۆڤان خان ئەمە ژیانی خۆمانە یعنی ئێمە خۆمان لە ئێستاە ڕسمی تا ڕادەیەکی زۆر ڕسمی ژیانی خۆمان ئەەکەین ڕسمی داهاتوی خۆمان ئەەکەین بۆیە ئەگەر لاو گەشتە ئەو مەرحەلەیە هەستی بە مەسئولیت کرد هەستی درکی بەو تااقەتوانیانەی خۆی کرد کە هەیەی دواتی وردە شتەکان ئەچنە سەر ڕێچکەی خۆیان ئێمە لە ڕێی خولە جیاوازەکانمانەوە بە خۆشحاڵیەوە لە زاخۆ تا خانەقین ئێمە ناوەندی باڵامان هەیە
و سەدان کادرمان هەیە کە بەجددی کادری بەتوانە و پڕوزە و پرتاقە و پڕ ئەنرژین و ماندوو نابن نازانن ماندوو بوون چییە ئەگەر هەفتەی ئیسراحەت بێت جموجۆڵێکە کەوێتە ناویانەوە خۆیان پەیوەندیەکان چی بکەین بۆ بەرنامەدا ئەمە جێ خۆشحاڵیە ئەمە پەڕی با بڵێم ئەمە لێ پێەیە هیوات ئاياتێک کە تۆ تا ئێستا لاوت هەیە ئەوە نەزیینوە ئەوەنە ئەکتیڤە جەلەر لەم ڕێگەی ئەم ناوەندە باڵایانەمەوە لە ڕێگەی ناوەندە باڵایانەمانەوە لە ڕێگەی ئەم با بڵێم گروپاتانەمانەوە ئێمە بە بەردەوامی ئەم چالاکیانەمان کردووە و هەوڵمان ناوە کە لاوانی هەرێمی کوردستان بە بێ جیاوازی ڕنگ و دین و ئاین و بیر و بۆچوونی لاوێکی تەندروست بێت بۆ کۆمەلگاکەی بۆ خێزانەکەی تەواوە هەر بە دوچوونێک بۆ قسەکەی تۆ خاتو تاڕق سوێدان ئەڵێت ئەو کەسێکە زۆر لە بواری گەشەپێدانی مرۆی بە تایبەتی بۆ لاوان قساکات ئەڵێ ئەو لاوانەی کە چاوەڕوانی دەسەڵاتێکەکەن شوێنێکەکەن دایان بمەزرێنن خوان بەدەستی خوان داوای دیلێتیەکەن داوای دیلێتی مەکەن هەڵبدەن خۆتان کار پەیدا بکەن لەش بە شێوەیەک بێت کە ئێوە خەڵکێکی دیکە بخەنە سەرکار و ببنە سەرچاوی بژێوی ژیان بۆیان بۆیە ئەو کار و چالاکیانێ ئێوە ئەچێتە ئەو بازنەوە کە زیاتر وا لە لاوان بکەن خۆیان ببنە کەسێکی وە بەرهێن ببنە کەسێکی چالاک یان وەڕایان ئەهێنن کە پشت بە شوێنێکی دیکە بەستن ئێمە جۆرە چالاکیەک ئێمە 3 ساڵە لەناو ئەو ڕێکخراوەیە دەستمان بەکار کردو و تەکمیلەی ئیشی برادرانی پێش خۆمان ئەکەین یەکێک لەو خولانی کە زۆر ئێحتیمامان پیا و بە بەردەوامی یەک جار و دووجار نەبوو لە سەرجەم ناوەندە باڵەکانمان ئەوە بووە کە چۆن گەنج هەوڵ بیرێت بە بڵێم پەرە بە توانایەکی دیاریکراوی بیرێت خولی تایبەتی بۆ بکرێتەوە هەیە لە تەکنۆلۆژیا باشە هەیە لە کاری دەستیا باشە هەیە تەنانەت خاتون و کوڕمان هەیە لە درومانیا باشە هەیە لە بەرنامە با بڵێم تەکنۆلۆژیەکانە باشە هەیە لە کاری دەستی با بڵێم دارتاشی و هەنیشتی ترا باشە ینی هەوڵمانیاوە ئەم گەنجانە ئەم لاوانە لە کاتی فەراقیانە کاتێککە پشووی خوێندنە یاخود تەنانەت ئەگەر پشووی خوێندنیش نەبێت خولمان بە بەردەوامی هەبێت لە ڕێی کەسی پسپۆرەوە تاوکو ئەو گەنجە لەو تەمەنەیە بەهری خۆی بدۆزێتەوە ڕێچکەیەکی خۆی بدۆزێتەوە. باست لە ئەو ڕێکخراوانە کرد کە ئێوە لە هەموو کوردستانە فەرعتان هەیە و بنکەتان هەیە و کار دەکەن وتم بابزانم هەماهەنگیەکانتم ئەو کات دواتر پرسیارە لە یەکەم بابزانم تا چەندێک هەماهەنگیتان چ لە ڕێکخراوەکانی ناوخۆیی چ لە دەرەوە هەماهەنگیتان هەیە لەگەڵ لاوانی دەرەوە کۆنتاکت بکەن ئێمە لەگەڵ لاوانی دەرەوە بە بەردەوامی کۆنتاکتمان هەیە و هەتا ئەو کاتێک کە پەتای کۆڕۆنا بەم شێوەیە بڵاو بووە و هەموو ڕێگەکان بۆ با بڵێم گەیشتن بە دەروەی وڵات گەشتە ئەم لووتکەیە ئێمە بە بەردەوامی ئەکتیڤیتیمان بەشداری ئەکتیڤیتیەکانی دەرەوەمان کردو و لاوانی جیهانیش داوەتی ئەکتیڤیتیەکانی ئێمە بوون و بانگێژنامەمان کردوون بەڵام ئەوەی لەم ماوەی ئەم 2 ساڵە ئێمە بە گرنگمانزانی و بە تایبەتی لەم نزیکی ئەم 2020 بۆ 21 ئەوە بوو کە نەک هەر ئێمەیەکی لاوان دیموکراتی کوردستان لاوانی سەرجەم پارتە سیاسیەکانی تر هەستمان بۆ کرد کە بەجددی فەراغێکی ئینتیمایی نیشتیمانی لەناو لاوانی کوردستانە هەیە بۆیە گەشتینە ئەو قەنەعەتەی ئێمە زۆر پێویستە بەدەر لە هەموو ئایدۆلۆجی و بیر و بۆچوونە کە هەمانە چۆن هەوڵ بین لاوانی کوردستان بە یەک پاکێج بە یەک چۆن دڵبەندی نیشتیمانی و نیشتوان پەروەری بۆ لاوان ئەگەڕێنەوە یەک دەستی یەک دەنگی و لە ڕێی چەند ئەکتیڤیتیەکی متەنەوەعی با بڵێم یەکگرتوویی 12 ڕێکخراو ئێمە لەناو ئەنجومەنی لاوانی کوردستانە ئەندامین کە سەرجەم لایەنەکانەگرێتەوە هەوڵمانیاوە لە ڕێی چەند دیدارێک و لە ڕێی چەند با بڵێم بەرنامێکی جیاوازە هەموو لاوان ئێمە کۆ بکەینەوە ئاراستیان کەین بەوەی کە چۆن نیشتیمانی خۆیان خۆش بێت چۆن هەوڵ بن چۆن با بڵێم متمانیان بە تاقوتوانێ خۆیان بۆ دروست بێت و هەر بە و مناسبێش و ئەمڕۆ لە شاری سلێمانی چەند ئەکتیڤیتێکی با بڵێم جیاواز هەیە کە ئەنجومەنی لاوانی کوردستان
تایە هەمووی بەبێ جیازی بەشدارە پانەڵستەکان هەر پانەڵستێک سکرتێری ڕێکخراوێکی لەو ڕێکخراوانی لاوانی پارتە سیاسی جیاوازەکانە ئەمە خۆی لە خۆیان ئەتوانم بڵێم مۆدلێکی تازەی کارکردنە ئەمە خۆی لە خۆیان پێویست بوو ئەوە زووتر بکرێت ئەم مۆدل لە تازای هەستان کردووە بەرەو ئامانجەکە نزیکی کردو بەڵێ بەرەو ئامانجەکە نزیکی کردوین ڕوئیای لاوان بە شێوە لە شێوەکان لە سەرتاسەری هەرێمی کوردستان ئەگۆڕێت بەوەی کە لە جیاتی ئەوەی ئەنی با بڵێم پرایۆریتی نیشتیمانەکەیەتی سەرەتا زەڕورەکە تۆ کار بکەی بۆ نیشتیمانت کارکەی بۆ هەرێمەکەت ئەنجە دواتر کارکەی بۆ پارتە سیاسیەکەت کە ئەوەش بەدڵنیاییەوە ڕێبازی ئیشکردنی یەکێتی لاوان دیموکراتی کوردستان بۆ بەڵام هەست ئەگەر ئێوەش لاوەچی ئەو شاتێ بن کە لە ئێستایە ئەو هەستکردن بە مەسئولیەتە با بڵێم زیاتر گرنگی پێیراوە لەبەر زەڕوریەتی ئەو بارودۆخی کە لە ئێستایەتیایی باشە کەمێ باس لە سۆشیال میدیا بکەین لاو هەر بە خودی سروشتی خۆی کەسایەتیەکی هەیە کە زوو کاریگەری لەسەر ئەکرێت وەلاوی کوردیش کاتێکی زۆر لە ناو سۆشیال میدیا و لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان بەسەر ئەبات پێچان وایە کە تۆڕە کۆمەڵایەتەکان بوونەتە گرفت یاخود بە پێچەوانەوە بوونەتە یارمەتی دەر بۆ ئەوەی کە لاوی کورد بەرەو پێشەوە بچێت سۆفان خان ئەتوانرات تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر خزمەتی لاوی هەرێمی کوردستان و هەموو لایە بکەن لە سەرتاسەری جیهان هەموو تاکە بکات بەڵام بەداخەوە وەکو بەشێک لە وەسیلەکانی تر کە زۆر جارە لای ئێمە سوئیت بەکارهێنان هەیە سۆشیال میدیاش هەر بەم شێوەیە ئەتوانم بڵێم ئەمە مطلق نییە بەڵام ئێمە باسی ڕێژە بەرزەکە ئەکەین کاتێک کە لاوێک دائنیشێت بێ ئیش لە ماڵەوە ئەتر ئە بە هەر هۆکارێک بێت ئایا کاری نییە ئایا پشوویەتی لەناو ئەو سۆشیال میدیا لەڕێ ئەو پیجە با بڵێم سێبەرانەیە ئەسوڕێتەوە ئەو پیجە سێبەرانە کە هەریەکە و ئایدۆلۆجی و بەرنامەی و شوێنێک و با بڵێم وڵاتێک و کەسێک و لایەنێکە دنیایەکی خەیاڵ بوو ئەم لاوە دروست ئەکات بێ هیوای ئەکات پیرۆزیەکانی لا ناشرین ئەکات ئەم گەنجەش گەنجێکە ینی با بڵێم لە سەرەتای دروستبوونیایەتی وەکۆی کە تۆوتت زۆرترین و زووترین شتەکان کاریگەری لێ ئەکات دنیایەکی بۆ دروست ئەکات بۆ نمونە ئێستا کۆچی گەنجان لە لووتکەیە و دەردێکە کە بەجددی هەمومان ئازارەیات و زەڕورەکە لەسەری بۆستینەوە و ڕایگیرێت یاخود کەم کرێت یاخود سنووردار بکرێت کاتێکێت باسی دنیایەکی بۆ نمونە دەوڵەتێکی پێشکەوتی بۆ ئەکات کە چەندین سەدەی ئەو دەوڵەتە دامەزراوە سیستەمی هەیە لە شوێنێکی ئامانە لە شوێنێکی سەقامگیرە و زائیدەن لەگەڵ ئەوەشە ئەو دنیایی کە ئەو با بڵێم ئەو ئەکاونتە یاخو ئەو پیجاخ ئەو لایەنە پیشانی ئەم گەنجی ئەیاد واقع نییە تاکێک کە ئەگەر بچێت لە وڵاتە بژی لەوە ئەچێت زۆر پێویستی بە هەوڵ و مادووبوون بێت تاکو بتوانێت ژیانی خۆی تەنزیم بکات بەڵام وا پیشانی ئەم گەنج و ئەم لاوەی ئەیە کە ئەمە بەهشتا ئەمە ئەتوانێت با بڵێم هەموو ئامادە سازیەکان و هەموو خۆشبەختەکانی ژیان کە پێویستێتی تاکێک پێویستی گەنجی پێویستێتی بۆی بهێنرێتە بەردەمی بەبێ ئەوەی ئەم هیچ هەوڵ با بەبێ ئەوی ئەم هیچ با بڵێم هیلاکێکی پێوە ببینێت ئەمە وای کردووە کە سۆشیال میدیا دەورێکی بەجددی خراپ ببینێت و سانسۆری لەسەر نییە و تا ئێستا نەتوانراوە بە تەواوی بە شێوەیەک لە شێوەکان کۆنتترۆل کرێت و کە کۆنتترۆلکردنیشی ئاسانێ بەڵام کە زەڕورە و پێویستە بکرێتەوە لەبەر ئەوەی کە گەنجی ئێمە بەرەو هەڵدێرە بات گەنجی ئێمە بەرەو بێهیوایی ئەبات بە شێوەیەکی لە پرسە نیشتیمانی و نەتەوەیەکانە ئەگەر سەرنج بی ئەگەر بەشێک لە گەنجان و لاوانمان لە ڕێی سۆشیال میدیاوە لەسەر ئاسی جیهانی خزمەتی پرسەکە بکەن بەشێک لە پیجی سێبەر و کەسایەتی با بڵێم نێگەتیڤ لە ناو سۆشیال میدیایە هەوڵ ئەیاد ئەمە لابات ئەمە تەجمیر کات ئەمە بشکێنێت ئەمە زۆر زۆر زەڕۆرە سۆفان خان کە ئیشی لەسەر بکرێت لەبەر ئەوەی کە میدیا و سۆشیال میدیا بزات ڕاستەوخۆ لە ناو ماڵەکانە ڕاستەوخۆ لە ناو لە بەردەم ئەم بەربەستێک نییە تا بەربەستێک نییە بزەبێت باشە سکرتارەتی یەکێتی لاوان چۆن هەوڵی داوەکە بچێتە ناو لاوانەوە ئەستەمە دەست گەیشتنی لاوان بە ئێوە یاخود ئێوە بە بەردەوام لە ناوەندەکانی خوێندن و لە زانکۆکان و لە پەیمانگاکان لێوە بوونتان هەیە لەوێ هەژمونتان زیاترە یاخود گەیشتنی لاوان بە ئێوە بۆ گەیاندنی ئەو داواکاریانی کە هەیەە ئەگەر بە کورتی خۆشبەختانە ئێمە لەڕێی ئەو بارەگا و
ئۆفیسانی کە لە سەرتاسەری هەرێمی کوردستان لە زاخۆ تا خانەقین هەمانە بە بەردەوامی لاو ڕووی تێئەکات و کاتێک کە ڕێکخراوە گجم و جۆڵی زۆری هەبێت و ئەکتیڤیتی هەبێت و دەرگاکانی واڵا بێت بۆ هەموو لایەک ببێ فلتەر بەدڵنیاییەوە لاو سڵ ناکاتەوە لەوەی کە بچێت ئەگەر لە مەرحەلی یەکەمی شابێت تاوکو ئەچێت و ئەزانێت چی ئەگوزارێ یاخود چی لە بەرنامەی ئەم ڕێکخراوەیە ئەچێت تاوکو بتوانێت فلتەری کات یاخود بەردەوام بە یا بەخود بەردەوام نەبێت بە بەردەوامی ئێمە لاوەکان ڕوومانتیەکەن کچ و کوڕانی هەرێمی کوردستان ڕوئەکەنە ناو ئۆفیس و بارگاکانی ئێمەوە و ئەمەش ئێمە بە دەرفەتمانزانیوە کە بە بەردەوامی لە ڕێی ئەو کادرانەمانەوە لەنا ئەوەوەندە باڵایانە با بڵێم گفتوگۆ و ڕائگۆڕینەوە هەبێت لەگەڵ ئەو لاوانی کە تازەیەنە ناو ڕێکخراوەکەوەی یاخود شەرنی ئەندام بێت هەرتەنیا هەنێجار هەیە بۆ سەردان ئەچێت بەشداریکردن لە ئەکتیڤیتیەک ئەچێت بۆ دانیشتنێکی لاوانە ئەچێت تاوکو ڕاوبوو بۆ چون بگۆڕێتەوە بزانین بە بەردەوامی ئەبدەیت هەبێت لاو چی پێویستە چی ئەوێت هەر منتیقەیەک و تایبەتمەندێکی خۆی هەیە هەنێک منتیقەمان هەیە بە بەردەوامی داوای جۆرێک لە ئەکتیڤیتی دیاری کراوەکەن هەنێکی تر هەیە داوای جۆرێک لە ئەکتیڤیتێکی تر ئەکات زۆر جیاواز لەگەڵ منتیقێکی ترا بۆی ئێمە هەوڵمانیاوە لە ڕێگەی ئەم جیاوازیانەوە بتوانین خۆمان بگونجێنین لەگەڵ داواکاری و تەڵەبیاتی ئەو لاوانە بەپێی ئەو تەمەنە بەپێی دید و بۆچوونیانە بەپێی تەبیعەت و کولتوری منتیقەکەیانە بەپێی ڕەگەزەکەیانە زۆر باشە من ئاوها دەبینم کە ئێستا باسی لێوە ئەەکەیت ڕەنگە ئێوە ئیشێکی زۆرتان کرد بێت ماندووبوونێکی زۆرتان بینی بێت بەڵام ڕەنگە هێشتا زۆر زیاتریش پێویست بێت و چاوەڕوانی ئەوە ئەەکەین کە لاوانمان ئەو ئینتیمای نیشتمان پەروەریە ئەو دڵبندیە بە نیشتمانی بۆ دروست بێت چکە سەرەتای هەموو پێشکەوتنەکانیان هەر ئەوەیە و زۆر سپاسانەکەم و دووبارە پیرۆزبایی ئەم ڕۆژەتان لێ ئەەکەم هیوادارم کە سەرکەوتوو بن خاتو کەژان محەممەد ئەنداوی مەکتەبی سکرتارەتی لاوانی دیموکراتی کوردستان بەڕێزی زۆر سپاس دەکەم سپاس بۆ بژیت زۆر سپاس